سڵاوتان ئێوە بەڕێزان، جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوەریەکتری بەرنامەکەی خۆتان. مایکی خەڵک دیارە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەتان تایبەتە بە داهاتووی پەیوەندەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی بەتایبەتی سەبارەت بە دوا پێشاتەکانی گرێبەستنەوتیەکان هەروەها لێدوانەکانی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەبارەی دۆسیەکەی تاریق هاشمی جێگیری سەرۆکۆماری عێراق هەروەها چەندین بابەتی تر لەوانە نزیکبوونەوەی بەستنی کۆنگرەی لوتکەی عەرەبی کە بڕیارە لە بستنەوەی ئەم مانگەدا ئەنجام دەرێت. ئەمە لەگەڵ ئەوەی کە چەندین پێشهات وەک ئاماژەمان پێدا لە ئێستادا لە ئارادان بەتایبەتی لە ئێستادا وەزیری نەوتی عێراق ئاشکرای کردووە کە کۆمپانیای نەوتی ئەمریکی ئێکسۆمۆبیل ئەو گرێبەستانەی خۆی لەگەڵ حکوومەتی هەرێم هەڵپەساردووە کە ساڵی ڕابردوو ئیمزایان کرد. دیارە عەبدولکەریم بەعیبی بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە کە حکوومەتی عێراق هێشتا لە بڕیارەکەی بۆ دوورخستنەوەی ئەو کۆمپانیای ئەمریکیە لە بەشداریکردن لە وڵاتپێدانەکانی داهاتوو لە بەغدا پاشەکشەی نەکردووە. بەڵام ئەگەر ئێکسۆن مۆبیل ڕوونکردنەوەی زیاتر لەبارەی بڕیارەکەیەوە بدات دەکرێت بەغدا هەڵوێستی خۆی بگۆڕێ. لە بەرامبەر ئەودا دیارە هەندێک لە چاودێرانی سیاسی پێشبینی ئەوە دەکەن کە هەڵوەشانەوەی گرێبەستنەوتیەکان کاریگەری هەبێت لەسەر پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند. دیارە لە بەرامبەردا ئەمڕۆ سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کە گرێبەستنەوتیەکانی هەرێم هەمویان یاسایین و هیچی پێشوانی دەستور نین و دەڵێت ئێمە داواکارین کە یاسای نەوت و غاز کە لە ساڵی 2005دا گفتوگۆمان لەسەر کردووە وەک خۆی بچێتە پەرلەمان و پەسەند بکرێ بێ ئەوەی دەستکاری بکرێ. ئەمە دیارە لە میانی کۆنفرانسی ڕۆژناونووسی داهات کە هاوبەش بوو لەگەڵ عەمار الحەکیم کە ئەویش لەو کۆنفرانسە ڕاگەیاند بوو کە ئێمە بۆ ئەوە هاتوین بۆ هەرێم تا هەڵوێستی خۆمان یەک بخەین و جارێکی تر پەرە بە هاوپەیمانەتی نێوانمان بدەین. ئەمە تایبەت بە گرێبەستنەوتیەکان دوا پێشهاتی گرێبەستنەوتیەکان لە عێراقدا. بەڵام لە لایەکی ترەوە ئەوەی کە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بوو بە هەواڵی گەرمی ڕاگەیاندەکان لێدوانەکەی سەرۆکی هەرێم بوو لەبارەی دۆسیەکەی تاریق هاشمی کە سەرڕای ئەوەی کە حکوومەتی ناوەندی بە فاشل ناوهێنا بوو ئەوەشی باس کرد بوو کە تاریق هاشمی ڕادەستی دادگاکانی بەغدا ناکەنەوە. دیارە لە بەرامبەر ئەوەدا ئەمڕۆ سەرکردەیەکی لیستی دەوڵەتی یاسا ڕەخنە لە لێدوانەکانی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دەگرێت سەبارەت بە کێشەکەی تاریق هاشمی و سەرسوڕمانی خۆشی دەربڕیوە لە ئەخلاقی کوردی و خۆی وتوێتی لە ئەخلاقی کوردی کە پێشوازی لە پیاوێکی تۆمەتبار دەکات بە کوشتنی کەسانی بێتاوان. دیارە هەندێک قسەی تری وتووە دەکرێت دواتر ئاماژەی پێ بدەین، بەڵام ئەوەی وتووە کە کێشەیەکە ئەمە مەبەستی دۆسیەکەی تاریق هاشمیە دەڵێت ئەمە کێشەیەکە وەک کارتێک وایە بۆ ناو و دەرەوە عێراق جا تورکیا بێت یاخود نا هەندێک لە دەوڵەتانی عەرەبی کە بارزانی پارێزەری عەرەبە سوننەکانە لە دژی شیعەکان. ئەمە بەپێی وتەی یاسین مەجید کە سەرکردەیەکی لیستی دەوڵەتی یاسایە لە عێراق. بەڵێ یەکەم پەیوەندیمان دەشتیمان لەگەڵدایە. سڵاو بێ کاک دەشتی لە هەولێر. بەڵێ زۆر سپاس دەکەم کاک دەشتی. دیارە ئەو تارەی زەنابی سەرۆکی هەرێمی کوردستان لە دوو ڕۆژی ڕابردوو دیارە لە مستەوای سیاسی عێراق بووە لەلایەن سەرکردەکانی لیستی یاسا کۆمەڵێک ڕنگدانەوەی سلبی هەڵبووە. ئێمە وەکو کورد وەگەوەی کە سەرۆکی هەرێم باسی کرد پشتیوانی دەکەین پێشم وایە وەکو هاوڵاتیەک ڕاست دەکە ئەخلاقی کوردیت کاتێک ڕێگەی نەداوە کە کەسێک بۆ ماڵی کوردێک هەنا بۆ لای کەسێکی کورد بباتن دەسەر پشتی تێبکە و بە شوێکی خراپ مامەڵی لەگەرکە. ئەو کێشەی ئەو تاریق هاشمیش پێم وایە کێشەیەکی سیاسیە، کێشەیەکی ڕەنگە زۆر زار لەندە ڕوانگەوە تەماشای بکەین ببێتە کێشەیەکی ئاینەتی تاریخی بۆیە ناکرێ ئەمە وابستە بین بۆی کە بەڕێزێک لە لیستێکی دەڵێ بەڕێزێکی سەرکردایەتی یاخود لە پۆستێکی باڵای عێراقی دەرێ ئێمە وەکو کورد دەستەوەستان بۆستین. بۆیە ئێمە وەکو من وەکو هاوڵاتێک و پێشم وایە هەموو کوردێک پشیری لە سەرۆکی هەرێمی کوردستان دەکاتن، چونکە هیچ کاتێک سەرۆکی هەرێمی کوردستان ڕێگەی بە کەس داوەکە لە ناو ماڵی کورد کەسێک لەدرێ لە کەسێک بکاتن. ئەوە دیسان تاریق هاشمی کە داوا دەکاتن لە کەرکووک یاخود
لە دادگایەک لە شارێکی کوردی دادگای بکرێتن بۆ کە دەزانێت ئەگەر عەدل و عەدالەت هەبێ لە هەرێمی کوردستانە لە پارێزگاکانی دیارە ئەمێنیە بۆیە دیسان ئەمە دووپات دەکەمەوە کە سەرکەرم قەدر ڕێگا ناداتن لە ناو ماڵی کوردی کەسێک خێدر بکاتن. بەڵە سپاس بۆ پەیوەندەکە، سپاس بۆ کاکدەشتی لە هەولێر. ئارام لە سلێمانی فەرموو کاگەرام. ئەم کاتە بە کاکشوان زۆر سپاس دەکەم کاگەرام، با لەوە دەست پێ بکەم. پێت وایە هەندێک لە ڕاگەیەنە عەرەبیەکان باس لەوە دەکەن کە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و یاخود حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی وەک ئەوان دەڵێن دەگەڕێتەوە بۆ پەیوەندی شەخسی یاخود گرژی و ئاڵۆزی پەیوەندیەکانی نێوان سەرۆکی هەرێم لەگەڵ نووری مالکی. ئەمە تا چەند ڕاستە؟ بەتایبەتی پێت وایە کە لێدوانەکەی ئەمڕۆی ئەو سەرکردەی لیستی دەوڵەتی یاسا بۆ وایە کە دەڵێت هەر ئەو ئەخلاقە بوو کە ڕێگەیدا بە سوپای عێراق و دەستگا هەواڵگریەکانی سەدام کە لە ساڵی 1996دا بچنە ناو شاری هەولێرەوە ئاماژەی بەو شتانە کردووە. کەشوان پێشەوەی من وەڵامی پرسیارەکەت بمەوە دەستخۆشی و بەرنامە تەورێکی جوان هەڵبژاردووە. لە ڕاستیدا پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا من لە هەستێکی باشە نایبینم. پێویستە چاو بخشێنرێتەوە بەو پەیوەندیانەدا چیتر ناکرێت هەر قسە بن و کرداریان لەگەڵ بێت. کە بێ بەڕێزم ئەگەر سیرکردی لە 2003 حکوومەتی باز نەماوە لەو کاتەدا هەتا ئێستا زۆر کێشە هەیە لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمدا هەتا ئێستا هەر بە هەڵواسایی ماونەتەوە. بۆیە پێویستە سەرکردایەتی کورد ئەم سیاسەتی خۆی بگۆڕێ، چونکە بەڕێی من تا سەرکردایەتی کورد بەم سیاسەتە مامەڵە لەگەڵ ناواندا بکات کێشەکان چارەسەر نابن بەڵکو ڕوبەڕووی کێشەی زیاتر دەبینەوە. کاگەرام گۆڕینی سیاسەتەکە چۆن بێت؟ گرنگترین لەو کێشانە کاکشوانگیان ئێمە ئەندامانی کورد لە حکوومەتی بەغدا لە ئەنجومەنی نوێنەران بەڕاستی بەدەم کێشەکانی کوردەوە نەهاتون و زۆر ناڵم بەدەم کێشەکانی بەڵام وەک پێویست نییە. لەو کێشانەی کە لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمە هەیە مادەی 140 کە پێویست من چەتاوەکانەوە هەیە وەک کێشەی پێشمەرگە و یاسای نەوت و غاز کە بەڕاستی بە سیاسەتی ئێستا پەیوەندەکە من بینیم بۆیە پێویستە بە زووترین کە ئالتەرناتیڤێکی تر بدۆزێتەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە. تۆ سەیری کەی لە تا ئێستا چەند ساڵە مادەی 140 هەیە تا ئێستا بسی عەرز لە ناوچە دابراوەکان نەگەڕێندەوەتەوە سەر کوردستان. تەنانەت یاسای نەوت و غاز چارەسەر نەکراوە، کێشەی پێشمەرگە چارەسەر نەکراوە. بۆیە بەڕاستی پێویستە سەرکردایەتی کورد نوێنەرانی کورد لە بەغدا چاوێک بەو پەیوەندیانە بخشێنەوە کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا هەیە. بەڵە سپاس بۆ کاگارام لە سلێمانی لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک. ئالان سلێمانی دەڵێت هیوادارم بەرنامەیەک لەسەر پرۆژەی قەرزی بچووک بۆ گەنجان بکەن چونکە معاملەکان دەڵێت معاملەمان کردووە تا ئێستا هیچ دەنگی نییە. ئەوە 5 مانگە کرێی خۆڕایی دەدەین اینجا ئەڵێن چاوەڕێ یاخود دەڵێن چاوەڕێی بودجە دەکەن. محەممەد سەفەر دەڵێت پێم وایە کێشەکان زۆر ئالۆزتر دەبن و سەرۆکی هەرێم پێویستە هاشمی ڕادستی حکوومەتی عێراقی بکاتەوە. بەڵێ ئاسۆ لە سۆران فەرموو کاگاسۆ. ئەو کاتتان باش. زۆر سپاس کاگاسۆ. بەڕاستی سەوارەت بە تەوەرەکەتان تەوەرەکی زۆر باشە، زۆر کە لەگەڵ پەیوەندەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ داهاتوودا پێم وایە بەڕاستی هیچ شتێکی وانە بووە تاکو سەر لە ئارادا بێت بۆ چارەسەرکردن بۆ ئەو قەیرانانەی کە کوردیەتی لەگەڵ حکوومەتی عێراقا. پەیوەندەکانی کورد تەنها لەگەڵ دوو لایەنی سەرکردەی کوردیندا کە لەگەڵ عێراقا ئەوانش دەگەڕستە بەرژەوەندی خۆیان بەرژەوەندی خۆیان چیان نەوێت و چیان گەڕەکە لەگەڵ بەغاوانەکەنی زیاتر شتێکی تر نییە. واڵزانم پەیوەندەکان زیاتر بەرەو خراپبوون بچی بەرەو چاکتر بوون ناسێت. باڵێ پێت وایە کاگ ئاسۆ ئەوەی کە باسمان نەکردەوە تا ئێستا خۆ سێ بەشدار بوو باسییان نەکرد نزیک بوونەوەی بەستنی لوتکەی عەرەبی تا چەند کاریگەری دەبێت لەسەر پەیوەندەکان بەتایبەتی هەندێک پێشبینی دەکەن کە پێدەچێت پەیوەندەکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا باز بکرێت لە لوتکەی عەرەبیدا کە بە سەرۆکایەتی جەلال تاڵبانی سەرۆکۆماری عێراق دەبێت. بە خودای ئێمە زبوونی ڕابردوومان بە حکمەوەی کە نوێنەرێکی کوردە وەک دەڵێن پێدەچێت مەلەفی کوردی باز بکرێت. وەڵڵاهی ئەمە زبوونی ڕابردوومان گەلێک زۆر هەیە ئەدەم زیاتر یعنی ئەوە زبوونی کە هەمان بووە سەلماندنی ئەوەیە کە کوردی شتێکی بەدەست نییە لە عێراقەوە تەنانەت جێبەجێکردنی مادەی 140 چەندەها وەزیر و چەندەها سەرکردە و چەندەها ئەوەش هەمووی لە کوردە. بەڕاستی حکوومەتی عێراق زۆربەی زۆری هەر کوردن یعنی شتێکی وا نەکراوە تاکو ئێستا جێگای دەستخۆشیکردن بێت
بۆ کوردستان بەڕاستی یانێ زیاتر شتێکی وانەیە و باوەڕش ناکەم شتێک وا لە ئارادا بێت و بتوانێت پەیوەندەکانی کورد لەگەڵ بەغا زیاتر استراتژی پەیوەندی سەرکردەکانە یان نەرکی زیاتر میلەتی یاخود زیاتر کۆمەلگایی بی. بەڵێ سپاس بۆ کاگاسۆ لە سۆران لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕەوا دەڵێت هەتا بڕوات بەرەو خراپبوون دەچێت پێنووسی شەقام پەیجێکە بۆ ناوەوە دەڵێت بەڕای من ئەم پەیوەندیانە هەرگیز چاک نابن چونکە ئەم پەیوەندیانە لەسەر ئاستی تاکە کەسی و حەزبین نەک وەکو نەتەوە و یان هەرێم و مەرکەز ئەمە هەمان قسەی کاک ئاسۆ بوو لە سۆران. بەڵێ شەوکەت لە کەرکووک سڵاو لێ بفەرموو. زۆر سپاس کاک شەوکەت. زۆر سپاس دەکەم. والله من دەربارەی ئەو هەڵوێستەی کاک مەسعود و هاوڵاتیەکی کورد دەستخۆشی لێ یەکەم. بەڵێ ئێمە خۆتان ئەوە لە کاتژمێر ساعت 5 پەیامەوانێکی بەڵاو کردەوەڵێ سەرۆکی هەرێم مشتەی نۆرۆز پێوەستی قایمەی عێراقی هەرێم مشتەکەی سەرۆکی هەرێم ئیندیفاقیەکە و لە نێوان قایمەی ئایاد عەلاوی و لستی هاوپەیمانی کوردستان بە درێژایی ئەو سنوردانەی ئێمە لە کەرکووک و مووسڵ و سەنگار و خانەقین لەگەڵ سونەیە ئەو موقیفانەوە کە کوردی لە بەغداوە سەردانی بکرێت یعنی ئەوەنە ئێمە سەردانی ئەوان نەکەین ئەوان سەردانی کورد بکەن ئەو کێخانە فرسەتێکە بۆی کە کورد لەگەڵ قایمەی ئایاد عەلاویە ئیتفاقیەکی هەبێ بۆ منبڕکردنی ئەو کێخا ئەو ناوچانی کە کێخەی لەسەرە. کەواتە کاک شەوکەت پێت وایە تا چەند تێبینیەکەی یاخود قسەکەی یاسین مەجید کە سەرکردەیەکی لیستی دەوڵەتی یاسایە ڕاستە کە دەڵێت ئەم کێشەیە مەبەستی دۆسیەکەی تاریخ هاشمی دەڵێت وەکو کارتێک وایە بۆ ناو و دەروی عێراق جا تورکیا بێت یان هەندێک لە دەوڵەتانی عەرەبی کە بارزانی وە خۆی دەڵێت پارێزەری عەرەبە سوننەکانە لە دژی شیعەکان تا چەند ئەمە پێت وایە ڕاستە وەک خۆتەڵی پەیوەندی نێوان العێراقیە و هەر لێدوانێک هەر کەسی هەڵسێ لێدوانێکەدا هەتا نسبەتە عەمەلیەوە تۆ 100% ناتوانانی بڵێ ئەم لێدوانە ڕاستە بەڵام کورد لەگەڵ سوننە کێخەی هەیە یعنی ئێمە باوامان لێ نییە تورکیا هەمومان نەزانین زیاتر بەلای سوننەیە ئەو سونانی کە کێخیان هەیە تورکیا ئێستا لێیان نزیک بۆتەوە ئێمەش لەگەڵ تورکیا هاو سنوورین ئەوە کێخەی سووریا لەولاوە هاتووتە سەر ئەو خەزیەیە یعنی بۆچوونی ناوچەکە کە سووریا بەرەو نەمانەسیە حتما سونەکان هەیە لە پێشەوە لە سووریا کە سونەکان هات لە پێشەوە کورد دەبێ لە ئێستاە زیاتر لە سونە نزیک بێتەوە بۆ حکمەتەی کە هەیەی ئەویش ئەوەیە کە تۆ موقفێک تەیە قیادەیەکی سونەت پەناداوە بە ئەو کێشەی تاریخ هاشمی بە سیاسی کراوە بە بۆچوونی قیادەی کورد کە بە سیاسی کراوە ئەبێ تۆش کوردیش ئەمە بە هەرێک بزانێ توافقێکی لەگەڵا بکات چەندین جار لە هەولێر لە بەغداد دانیشتن لەگەڵ حکومەتی مالیکی نەگەیشتن نەتیجە کێشەکانی ناوچەدابڕاوەکانیش لەگەڵ سونە زیاترە نەگرێت شیعە. بەڵێ سپاس بۆ کاک شەوکەت لە کەرکووک بڵێ دیسانە بێ ئەگەر ئاماژە بدەین بە قسەیەکی سەرۆکیرم کە ئەمڕۆ ڕایگەیاند بوو کە وە خۆی وتوێتی کە کێشەکەی تاریخ هاشمی کێشەیەکی عێراقیە و دەڵێت نابێت ببەسرێتەوە بە هەرێمی کوردستانەوە. بەڵێ هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن. زۆر سپاس کاک هێمن هەموو کاتێکت باش. بۆرە من هێمن سەراویم دیسانەوە قسەتان لەگەڵەکە مۆدارێکی تر. بەڵێ کاک هێمن خۆشحاڵی. زۆر سپاس. کاک شوانجان دانی تۆ ناخۆی تەمەن کاک مەسعود هەڵوێستێکی جوانی هەیە بۆ قەیسیەکە بەڵام لێرە یەک تەناقوزێک هەیە لێرە ینی تەمەن ئێمە بەراورد بکەین ئەم کەسەکە هاتووە بۆ هەرێمی کوردستان تەمەن وەکو تاوانبارێک هاتووە کە لەوانە بۆنە بۆی ئەو کەیسەیەوە کە ئاراستی کراوە دوایە بۆی پەیوەندی بە تیۆری ئەو شتانەوە هەیە لە بەغات بەڵام ئێمە وەکو میوانێک ڕێزی ئەگرین بەڵام ئێمە بۆ نمونە پەیوەندی بە ئێمەوە نییە بۆ نمونە بڵێن کاکە وڵایی تەمەن ئێمە تەسلیمی ناکە یان تەسلیمی ئەەکەی ئیتر باوە چێتەوە سەر دادگای فدراڵی بەخۆی دەستگیریەکە دەستگیری ناکە بنارەوە نەمە بۆ ڕێزی هێمن سەراوی زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ ڕەمەزان لە کەرکووک فەرموو کاک ڕەمەزان. کاک ڕەمەزان بەڵێ کاک ڕەمەزان گوێمان لێتە فەرموو. زۆر سپاس دەکەم. کاتوان دەستخۆشی بەرنامەکە لێکم بەڕاستی تەوەرێکی زۆر جوان و زۆر معقول هەڵبژاردووە هیوادارم هەموو کاتێک ئەم ڕاگەیاندانەی زەناتان سەرقاڵی ئەم تەوەرانە بە ئەم تەوەرە جوانانە بەنسبەت قسەی کاک مەسعودەوە ئەگەر هەر کەسێک بیکا لە کوردستان حەقی وایە هەموو تاکێکی کورد پژی لەو قسەی بکە
نەکات مەسعود لە هەر کەسێ بێ لە هەر ئاست و جێگایەکا بێت بەنسبەت پەیوەندی ئێمە شەک و کورد وەکو لەگەڵ عێراقا لەگەڵ حکومەتی ناوەندیە ئەگەر کورد یەکگرتوو بێت و بە تەواوی بەدبووپاچیەک بگرێت هیچ پێویستێکمان بە عێراق نییە لە عێراق چیمان بۆ بکات چیمان بۆ نەکا ئیشی خۆمان لای خۆمانە لە ناوماڵی خۆمانەیە پەیوەندیمان بە هیچ شێوەیەک بە عێراقەوە نییە. کاک ڕەمەزان تەنها پرسیارێکمانە بۆ کاک ڕەمەزان کاک ئارام لە سلێمانی دەڵێت کورد دەبێت سیاسەتی خۆی بگۆڕێ لەگەڵ بەغدا تا چەند هاوڕای لەگەڵ ئەو کورد لەگەڵ سیاسەتی خۆی ناوماڵی خۆی قامە سیاست گۆڕینێکی ئیستراتیژیە بۆ کورد منی لەگەڵ قسەکەی ئەو پیاوە من بە سیاسەتی خۆی لەگەڵ بەغدایە بگۆڕێ بەڵام بەچی ئالیاتەکەی ئەوەیە کە ناوماڵی خۆی ڕێک بخات ئەم لەگەڵ لە ناوماڵی خۆیان ڕێکەوە دیست پەیوەندێکمان بە عێراقەوە نییە و سیاست بۆ خۆی ئۆتۆماتیکیان گۆڕاوە و هەموو مافەکانمان بەدەستادێت. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ یوسف لە چەمچەماڵ فەرموو کاک یوسف. باش زۆر سپاس دەکەم کاک یوسف. وڵا دەربارەی وتەکانی بەڕێز مەسعود بەرزانی بەڵێ من پێم وایە وتەکانی مەسعود بەرزانی هەر لە جێی خۆیان دی بەس پێم وایە ئەوەی خەریکی ئەم لایەنە سیاسەکانی عێراق و خەریکی ناوماڵی خۆمان درێخێنەوە باشترەکە لەوەی باڵێ مەتاریخاش بوو گومانش لەوە نییە ئەو پیاوە تاوانبارە چکۆکە تاوانبار نەبایە لە یاسا ڕای نێ بەڵێ ئەنجام پێم وایە زیاتر کاک مەسعود ناوماڵی کورد ڕێکخاتەوە باشترەوە لەوەی باڵێتە مەسەلەن شەشەکان زێرە چێگانەوە لەبەرەوەی ئەو کابرایە تاوانبارە ئەگەر تاوانبار نەبایە ڕای نەیەکرد بۆ نمونە ئەو نەزم تاالبانی هەیە گوایە تاوانبارە کەوا ئەوی کوشتووە یعنی کورد باش بێ شوێ باش لەوە ناکە ئەگەر لایەکی تریشی لەک بیتەوە تۆگە لە لایەک وەسنە بکەیت تا پەیمانی خۆت وسنە بەڕاکەی وڵای خۆت لە لایەکی تریشەوە شیعە لە دەستە دەی ئەوادە لەم کاتەیە هیچ نامەیز نەکرد بەڵێ یعنی بۆ نمونە تۆ سنەی وڵای خۆ ڕاکەشاو بەیانێکە سنە پشتی لەگرت و شیعەش پشتی لێکرد لەم کاتەیە یعنی هەردوو لایەکە لە دەستەدا من پێم وایە وتەکانی نەزیر خۆیان نییە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک یوسف لە چەمچەماڵ. ئاریان ئەحمەد دەڵێت ئەوەندەی من سەرنجی ئەم هەڵوێستەمدا جگە لە کاردانەوەی ڕاگررتنی گرێبەستی ئەکسۆن مۆبیل هیچ هەڵوێستێکی نەتەوایەتیم تێدا بەدی نەکرد هیوادارم من هەڵە بم. بەڵێ بارزان لە کەلەکچی فەرموو کاک بارزان. ئەم کاتت باش بەڕێز. زۆر سپاس دەکەم. وڵا برای بەڕێز من سەبارەت ئەو بەرنامەیەت من حەز ناکەم قسەی لەسەر بکەم تەنانەت داخوازێکترم هەیە گە قبولم ڕێم پێ بدەی دوو قسە بکەم. فەرموو کاک بارزان. برای بەڕێز ئەمە پێشی دوو ڕۆژ سێ ڕۆژەوە بزانم بەرنامێکتان دەرکرد تشتێکی زۆر جوان بوو بەس ئەگەر ببێنن شتێک نەکرابێت لە پێش تەلەڤیزیۆنی ئێوە دیارتان نەکرد یەکەم جار دەری بکەن بۆمان نامان ئەوێ یەک جارێ بێت و دوای کۆتایی پێ بێ حەز دەکەین دووباری بکەنەوە تێنەگەیشتن بابەتەکە چی بوو کاک بارزان؟ لەسەر کۆمەڵایەتی بوو لە کوردستان ئەم کێشەی چەمچەماڵ و کێشەی لە دۆک و کێشەی عشایری و لەسەر ئەردەکان چەند مرۆڤ دەهات بە کوشتن ئێمە زۆر کێشێک لە منتەقەی بادنیان بەڕاستی کێشێکی زۆر گەورەمانێ لەو شتە ئێمە من بخۆمەکو شخصێ وەکو هاوڵاتێک لە منتەقەی بادنیان لە کۆمەلگای کەلەکچی من حکومەتی نابێنم بە هیچ شێوێک سەبارەت بەم کوشتنەوە و بەم عشایریە و کوشتن و برین لێ دروست دەبێت داواتان لێ دەکەین لە ڕێی کەناڵەکەی جوانی ئێوە کەنالێکی زۆر پێشکەوتووە دەمان ئەوێ دووباری بۆمان بکەنەوە ئەو بەرنامەیە وگەلەیەکمش لە ئێوە هەیە ئەگەر ڕخنەم قبول بکەن. فەرموو کاک بارزان. تەلەفۆنتان بۆ دەکەین گەلێک جار حەسڵ ئەەکەین نە ئەوەی حەسڵی ناکەین حەسڵ ئەەکەین جارەزەکەیشی لێدەدا بەڵام وەلی ناگرن نەک جارە دوو جار سێ جار دەمان ئەوێت ئەگە ئەمەشی کارێکی بۆ بکەن زۆر جوانە و دووباریش بۆمان بکەنەوە ئەو بەرنامەی هەر زۆر جوانە. زۆر سپاس دەکەم دڵنیا بە کە کاری بۆ دەکەین سەبارەت بە پێشنیازەکەی جەنابێت. بەڵێ مالیک لە هەولێر فەرموو کاک مالیک. ئێوارەتان باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. دەستخۆشیان بەرنامە جوانە و لێ دەکەم بەڕاستی بە ئیزافێکی کورد بەشداری بکەم. دیارە نزیکەی بەڕاستی ئێمە نزیکەی 35 سارە بە نەرمی بە زمانی دیالۆگ بەرەو حیوارێکی دیموکراسی و ئازادی خواستە لە حکوومەتی ناوەندا قەرارمەمان بوو لە گەرێک بژین بەڵام ئەوها قبولیان نەکرد. ئێمە بڕیارماندا خانووی ئێمە جامەکانی لە شوشەیە بەڵام ئەوها بڕیاریان نەکرد ئەوان هەر قبولیان نەکرد. من پێم وایە بەڕاستی من دەستخۆشی لە بڕیارەکەی سەرۆکی هەرێم بکەم. ئەمە ناسە بەڕاستی ناچێتە قالبێکی تاکلایەنە ئەمە دەچێتە قالبێکی سیاسی. حکوومەتی ناوەندە تا ئێستا بەڕاستی ئەو باوەڕای خود برین ئەو ممکنەی نەبووە کە قەنەعەت بکە بەو پێشکەوتنەوە حیدارێکەوە لە حکوومەت هەرێمی لە کوردستانەیە پێش ئەگە بچینە کێشەی هاشمی یعنی پێش کێشەی هاشمی ڕووبدا ئەگە سیر بکەیت لە ڕووی نەفت و غازەوە کێشەیان لەگەڵ هەرێمی کوردستان دروست کردبوو
یعنی هەموو ساڵێک گەورەترین کێشە بۆ ئێمە دروست دەبوو لەسەر نەوتوغات لەسەر حسێن شارستانی کێشەی بۆ ئێمە دروست و زەناوی ماریشش پچیری دەکەن لە بودجە ئێمە کێشەمانە بوو من پێم وایە بەڕاستی بەر لەوەی ئەمن وەکو تاکێکی کوردستان بەڕاستی دوور لە حیزبایەتی ئینسان نابێ ئەگەر باغ و باخەکان شایستەی ستایشکرده بن ئەوە جۆ گەوزەرکاوەکانی شایستەی ڕەخنەگرتنن ئینسان دەبێ هەندێک شت هەیە بەڕاستی ناکرێم هەمووی بینەخال بە حیزبایەتی ئەمە شتێکە تایبەتە بە نەتەوایەتی من دەستخۆشی لە سەرۆکی هەرێم دەکەم بەڕاستی بەسە ئێمە 35 سال بە زمانی حیوار و ئازادی وتوانێ مەجامەکانمان شوشوێ بەڵام ئەوان بەردیان تاگەر وتمان ئەمە زمانی دیالۆگمان هەیە بەڵام ئەوان ڕەتیان کردەوە ئێستا بەڕای من دەرێ ئەگەر پەرداخ پڕ بوو لەسەری دەڕژێ من لەوانەیە کۆندامێشێکی نیشتیمانی کوردستان بەڕاستی من لە بەشداری ئەو بەرنامە بکەم بەڵام گرنگ کوێ ئێمە 35 سال ئەزمونمان هەبووە بەڵام لەوانەیە کابراایکی مالکی هەتا 93 لە کوردستان بۆ ئێستا بووتە سەرۆک وەزیرانی عراق بەڕاستی من وای دەبینم قسەشی زۆر جوان هەیە بۆ ڕۆژنامە نووسەکردی وتی ئەو بەرهەمە ئێستا لە عراقیە 170 خوێنی کوردی تایە بۆی من بەڕاستی وەکو تاچی کوردستان هەڵبەتە من دەستخۆشی لەو بڕیارە دەکەم من هیوادارم بەڕاستی بە زمانی حیوار و گفتوگۆ چارەسەر بکرێ هەڵبەتە هەموو دنیاش وایە بەڵێ کاک مالیک بەڵێ سەبارەت بە دۆستەکەی هاشمی زۆر بە کورتیەکە وەڵامە دەیتێت زۆر بە کورتی ڕێگە عەبدوڵڵا لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک دەڵێت پێم سەیرە سەرۆکی هەرێم هاشمی ڕادەست ناکاتەوە و دەڵێت یعنی لە پێناو چی مرۆڤ کوژێک لە وڵاتەکەماندا بە ئازادی بێت و بچێت و دەڵێت سەبارەت بەوەی کە باسی ئەخلاقی کوردەواری کرد لەگەڵتانم ئەخلاقی کوردەواری کەس ناداتە دەست کەس بەڵام ئایا ئەگەر مرۆڤ کوژێک هەبێت لە ئەخلاقی کوردەواری ڕادەستی ناکاتەوە تێبینی تۆ لەگەڵ تێبینەکەی ڕێگا عەبدوڵڵا من زۆر بە کورتی قوربان من زۆر بە کورتی وەڵامت دەدەمەوە یعنی ئێستا ئەگەر تۆ حاکمێکی مطلق لە بەغدادا بنەی حاکمێک بی بەڕاستی حاکمێکی ڕاستگۆ بی إلا هاشمي يعني دردتي لو بتاعوا شو لو تيرورس دربسي باورته بلوني بدأ سركد الشعب سنوش لو أنا توان باربن بلام بخوض بزانة أما كاتش السياسية براسي من وايد بينم كاتش السياسية برام برطارق هاشمي لو أنا توزك جماوري زياد بالله السنة كان زور باشا سباس مو السنة كان لو أنا طارق هاشمي عندك بديا كتب له يا سباس زور سباس بوكاك مالك لهولير بلا سابر كالهوري لبغداد فرمو كاك سابر كاتبواش كاك شوان زور سباس لكم كاك سابر كان خوشی برنامه کلکم برنامه جوان و تورکی ریکوپیکا بلان من علیم عمله او دکتم اول انت هاشمی شو مطار لمطار ویکی سفر بو سلیمانی بات اوان بوتوانی کان پاسوانکانی بگرن بو رجان داب مالکی بچه بو سلیمانی آیا ئەما خۆی دەستێک نەبوو لێرەوە دروستکراوە بێت بۆ ئەوەی کێشەکان و مافەکانی کورد بخەنە دواوانێ و بۆ ئەوەی سەرلێشێوان بۆ داواکاریەکانی کورد دروستکەن ئەمە یەک دومیش ئێمە ئەمڕۆکە کەوای گەلی کورد بەداخەوانێ زۆر بەداخەوانێ هەموو کاتێک تەڕە بێ ئەنجا ڕاکە بۆ پەرەنجی ئێمە بەغداد چەندێ شەق و شێڕ بێ لە ئێمە باشترە بۆ ئەو یەک سپایەیە بەڵام زۆر بەداخەوانی ئەمان لە 1990 کە چۆنە لای ئۆڵبرای دەستیان نانا دەستێکەوە نەیانتوانی سپایەکی یەک گوتووی تۆکما دوور لە حیزایەتی دروستکەن بۆی ئەوەی کەوا نیتیان بێت و کەوا سوودی بۆ پاسەوەری گەلی کورد بێت بتوانن کەسێنن بەسەر درونەکانی گەلی کووردا ئەوان دیقەتی ناوماڵی کورد بدەن ناوماڵی کورد تا ئێستا دوو ئیداریە دوو سپاییە دوو ئاسایشیە کێشەکان زۆرە ئەگەر بێتە باری ڕێگەی خەباتەوانێ ڕێگەی خەبات لە ڕێگەی خەباتەوانێ بەرزانیت مەلام سەبا بە ڕەحمەتی خۆی لە سوودنە لەدایک بووە ئیدریس و بنەماڵەکەیان لە ساڵی 50 لە بەسرا بنەتی بوونا ئیدریس بەرزانی خۆی لە مەکتەبە لە عازەمی خوێنیوێتی ئەگەر بێتە سەر شۆڕژێ بەمانە بنم بەکاتی تەنیا بەرزانی توانی لە قاتی کردمندا ئەمان شۆڕش جێڕ بوونە دوو سەدەیەوە شۆڕش دەکەن تاڵەبانی هەر بەو شێوەیە وەختێک کە من چوومە لای لە سێمە ڕۆژان گەنجێکی جوانی ڕێک و پێکی گورج و گۆڵ بوو بەڵام مالکی تەسبیحە فرۆشدا ئەردەن باشە هۆی ئەمە چییە دوو شۆڕژێڕی گەورە تەسبیح فرۆشی ئەم دەکات بەسەریانە ئۆتوانی کێشەکانیان لێ ئاڵۆز بکات بەڵێ کاک سابیر بەڵێ لەبەر کاتی بەرنامەکە بە بەڵێیان نەخێر پێت وایە پەیوەندیەکانی داهاتووی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا باش دەبن یان نا
زۆر بە نەخێر من هەرچەنێ تەمەشا ئەکەم هەرچەنێ سرنج دەدەم لاپارێکی زۆر ڕەش بەڕێوەیانێ لە دەبەڵحەمدین بەولاوانە کۆنتڕێکی گەورەی دروست کردو ئیتر کورد ئەتوانێت ئەگەر بتوانێت خۆی لەسەر پێ بگرێ و ناماڵی خۆی ڕێک خاتەوە لەوانەیە سەرکەوتووە ڕێکی نەخات هەر وەکو کەرێشتێک بازەی خواتوتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە پێنجوێن فەرموو کاک محەممەد. ئەم کاتت باش کاشوانجان زۆر سپاس کاک محەممەد. وەڵڵای کاشوانجان ئیشاءڵڵای وادارین حکوومەتی هێرێم و حکوومەتی عێراق یەک بگرین ئینشاءڵڵا و یەکدەم بینە ناو عێراقا و هیوادارین کورد سەرکەوتوو بێ و ئیشاءڵڵا کێشەی و دووغازیش چاسەر بێ بەیەکدەن و ئەبێ هەمومان یەکدەم بین و دڵمان گەورە بێ بەرامبەر یەکتری سەبارەت بە کێشەکەی بەڕێز ئاشت تارق لاشمیش ئینشاءڵڵا وادارین ئەوەش بە تەوافقی لایەنە سیاسیەکانی کورد چاسەری بۆ دۆزێتەوە و چاسەر بکرێ اینجا ئەو خاڵانەی کە ناکۆکن یەک بەیەک چاسەری بۆ دۆزێتەوە بە تەوافقی هەموو لایەنە سیاسیەکان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک محەممەد لە پێنجوێن. کاکیشی دەڵێت کورد دەبێت داوای مافی خۆی بکات بە تایبەتی ناوچە داگیرکراوەکان چیتە چاڕوانی بەغدا نەبێت بەس کێشەی هاشمی سیاسیە نابێت کورد داڵدەی تاوانبار بداتەوەها. مخلیس ئیسماعیل دەڵێت داهاتووی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا یەکەم چەند بۆیان بچین ئەوان دەکشێنەوە واتە خراپ. دووهەم لێدوانەکانی بارزانی دەڵێت بەڕاستی دەزانم. سێهەم ئێمە عێراقیەکان ناتوانین سەرمان بخورێنین نۆرەی سەری وڵاتانی عەرەبیە. بەڵێ کوردۆ لە هەولێر فەرموو کا کوردۆ. کوردۆ لە هەولێر دەمێکت باش بەڕات باشی زۆر سپاس دەکەم کا کوردۆ تۆ باشی دەسەرین بەڕابەرم پرسیارێکە بوو سەبارەت ناوچە دابڕا ئەرێبۆشە یعنی حتا چەند مشکیلە کوردین نەبن خودان یعنی وان کێشنەل بەغدا چارەسەر بکەن یعنی نظام بووکی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات هەرگاف دژی ئێکن ئەرێبۆشە بۆ حزباتی بووکی بووم پرسێ نەتواتینەوە بن ئیکبرا دلێ يعني أبتشتنا سراوي تشتي أم نظنين وقتي دم ديندون حميد بيشن أم دبوا هو كان أريبوش حطاني كبو يفكشنا هو صنا خال حفظ 2003 حتى 2012 ماده صادو چل دبرچه نبيا نظام حتى كان يكرد بن كتخم برسنة تواتي كت خاطين خدان سبارت برسوها چمیجی کو اوام هاشمی هات یه حرم کردستان راستی لایما یه حرم کردستان نوبرا بغدا گلی نخوش بی سبارت هاشمی اولزم همین پیلانه که با کرده ها ایداناندنه گلایشی عوضی لایستنجی بله مخابن کردین ها یجوی چندینی نکو پیلانه ها دیدارشتنه تومت هاوت با هاشمی داگو اب کشت کرده هشت آلودتر بگم و بوان چه به نه چاره سر کردن دیوید کم کردن ما ترخم بون برسه نتواتی حتی کنگی دی جاوه مل هنده بیتن ماده 140 و ماده 140 اره باشه وکی از کره شهیده کی نوی شهیده کی وکو برای شهید از حتی کنگی دل هیو یا هنده بم کاله کردستان را بیتن بەڵێ سپاس بۆ کاکردۆ سپاس کاکردۆ لە هەولێر وچانێک و دێنە وڵاتان. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان باهیر قەرەداخی دەڵێت ئەگەر کورد هاشمی وەک کارتی فشار بەکاربێنێ دەڵێت زوو دۆڕانی خۆی ئاشکرا دەکات وە خۆی دەڵێت هەریوان بیسکی دەڵێت سلااف هەڵوێستی سەرۆکی هەرێمی کوردستان بەرخودانە و بۆ ڕادەستنەکردنە هاشمی بۆ بەغدا چونکە مەترسیە لەسەر ژیانی ئەو لە بەغدا مەبەستی تارق هاشمیەوە دەڵێت وەک سەرۆکی هەرێم دەڵێت ئەخلاقی کورد ناخوازێکە هاشمی ڕادەست بکرێتەوە بە حکوومەتی ناوەندی. وەڵە پەیوەندێکی ترمان لەگەڵدایە بیلال لە سلێمانی فەرموو کاک بیلال. ئەم کاتە باش کاکشوانجان زۆر سپاس کاک بیلال. کاکشوانجان بەڕێی من پێم وایە ئەم مشکلانەی کە لە عێراقا هەیە کوردستانی گرتووەتەوانێت بە تەنیا خەزەکە تاریخ هاشمی نییە. ئەمەی کە تاریخ هاشمی کە هاو بۆ کوردستان و کە لێرە دادادرا باشە مەیلاقی بە کوردە بوو کۆمپانیا ئۆکسۆمۆبیل کە هاو لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستانە عەقدیان بەس بۆ دەرهێنانی نەوت ئەمەی لاچی لاقێکیە وەسەر حکومەتی عێراقی وەسەر مالیشیەوە کە
وتی نابێت نەوە لە کوردستانە دەردێنێتە بێت ڕەزامەندی ناوەندی لەسەر بێت خۆ ئێستاکە ئەمە تاریخ هاشتماتە کوردستانەوانە و لای مەسەرەن لای سەرۆکی هەرێم داڵدەدراوە هیچ قەزێکی تێ نەخۆ چی بۆکە بۆ سەرۆکی هەرێم بەس ئەمە قەزیەکە کلتوری کوردیە شتێکی ناڕەوایە کە ئەم کابرا داڵدەی هانەیە ناو بۆ کورد ئەم نەیگرێتە خۆی چیشی بۆ کرد هەر لای خۆی دایناوە یعنی خۆ هیچ شتێکی بۆ نەکردووە کە ئەمیر نایاتەوانێک سەرۆکی هەرێم نایاتەوە فەرمان دادگایی کرێکاکە خۆی تاریخ هاشمی کە خۆی ناچێت و خۆی ناچێتە بە دەندەکە خۆ بە زۆر پاڵی پێ نانەبیێتە دادگای تەسلیمی کاتەوە ئەمە ئەخلاقی کورد نییە ئەم جۆرە شتانە بکە بەڵام کاشوا شتێک هەیە لێرانەیە خەڵک بزانێت ئەم دەستێک ئەزانێت عرب دژمنی کوردە بە دڵنیای پێ دەڵێم کاکە خۆ سەرۆکی 4 ساڵ مای لەم پێش دکتۆر بەرهەم ساڵح جەرگی سەرۆکی وەزیر بوو ئەی چی بۆ نەکرا نایەڵن کاک شوانجا یعنی دژمنی کورد نیان هیچی بێ بە هیچ یعنی ئەگە بتوان لە توانایان بێ وەڵڵی یەک بێ فەرمانە بڕن عرب ئەمە مۆزوعەکەیە بەڵە سپاس بۆ کاک بیلال سلێمانی عزیز لە عربەت فەرموو کاک عزیز السلام عليكم. عليكم السلام كاك عزيز. كاشوان جانشوني. سپاس دەکەم. برای بەڕێزم بەنسبەت تەوەرەکەتەوانێ بەڵێ بینی بەغدا و هەرێمی کوردستان 90 دانە ساڵە حل نەبووە و بم خشە و بم چپەش حل نابێت کوردوتێتی کوتە گەزانێ قۆناغڵی کوێیە ئەمە با بزانن ئەگەر ئەوان دابنیشن بەلای بەغا و بەغاییشیان بۆ بکە ئەوە دەزی کوردە لە تاڵە نەیخۆن ئەوە دڵیا بنەوە ئەوە یەکێکیان بەنسبەت هاتشمیشەوە دادگا هەر دادگایە دادگا ئەگە سەربەخۆ بێت لە بەغا بێت یا لە کەرکوک بێ یا لە سلێمانی بێ مدعی هاشمیە باشایەتەکان و شایەت حاڵەکانی بێنێ بۆ دادگای هەرێمی کوردستان لەبەرەوە لێ سەربەخۆی و کەس کەسیش ناناسیە ئەگەر هاشمی تاواندار بوو تەسلیمی دادگایکردن بڕۆ بۆ بەغا ئەگەر کاری هاشمیش تاواندار نەبوو کێ ئەمە بەسەرا سەپانەوە ئەو تاواندار ئەوە بژیرێت بەڵام بەڕێی من ئەوە کارێکی سیاسیە نەکوڕ چونکە جێگری ڕێی جمهورێک هیچ احتیاجی بەوە نییە بچێ کابرایە بکوژێ لەم لاولاو لە کۆڵانێکا و لە شوێنێکا یا کۆمەڵ خەڵک بنێرێ کابرایەکی تر بکوژێ ئەوە شتێکی سیاسیە برای بەڕێزم منیش بەقەی ئەوان سیاستم کردووە بە خودی مام جەلالە ناسم بە سەربەخۆی نوێشیروان مستەفا ناسم حەچی قیادەی کوردی ناسم زۆرم هەوڵاوە مەسعود بەرزانیش بناسم بەڵام بەربەست بۆ خەڵک لە بەردەمان بۆیە نەیگەومەتێ برای بەڕێزم لەبەر ئەوەی کورد نادەدانیشێ بەلای بەغاوە ئەگە حکومەتی بۆ ئەکرێ حکومەت بکە ئەگە حکومەتیشی بۆ ناکرێ وازی لێ بێنێ بۆ خەڵک کاکی خۆم بەڵێ سپاس بۆ کاک عزیز لە عربەت بڵێ ئاگر لە زاخۆ بەڵێ کاک ئاگر باش قوربان سپاس دەکەم قوربان سەبارەت بە تەوەرکەتان دەمویست باسێک بکەم ینی هەندێک قسە بکەم لەلایەکەوە دەستخۆشی لەو برادەرانە دەکەم کە لە پەرلەمانی عێراق ئەوها ئیخانەی کورد دەکەن چونکە ئەگەر کوردستانی ئەو مێژووی کە عەرب بەسێری هێنا لە بیری نەکرد باە ئەو کەسێک کە لە لیستی باسیەکان ئێستا سەرۆکی پەرلەمانی عێراقە کە دەستی بەخێنی 182,000 کورد تێوەگلاوە ئێستا دێتە هەرێمی کوردستان لە باوەشی دەگرین یا یەکێک لە وەکو تارق هاشمی کە لە هەرێمی کوردستانە بە کەیفی خۆدەنا ویلادە دەژی ئەگەر ئێمە ئەومان لە باوەش نەگرت بە ئەوەش نەرەقەمە کە ئەو ڕئیخانەمان میکەن جگە لە مەشروعی تارق هاشمی مەسەلەی بۆ داهاتووی عێراقە ئەمە خۆمان دەزانیانی ئیلا دەبێت ئەنسانێکی زۆر نەزانی کە بزانین کە هەرێمی کوردستانی تر تەواو عێراق جا بووتەوە یعنی ئەوە بیانوویەکە بۆ جابوونەوەی کوردستان لە عێراقەوە لەلایەکی تریشەوە ئەم نازانم لیستەکانی ئۆپۆزیسیۆنی خۆمان کە لە هەرێمی کوردستانی هەمووان لەم پەرلەمانەکانی لیستی کوردستانی لە بەغدا بۆچی ماگانە معاشیان وەردەگرن بۆچی داوای سارێک گولە نەبڕ دەکەن جارێک هەڵوێستێک ئەویان نابی لە ناو پەرلەمانی عێراقدا بۆچی جارێک لەسەر مافی کورد بەدەنگ نایەن کەواتە کاک ئاگر لەگەڵ ئەوەدا لەگەڵ قسەکەی کاک ئارامدای لە سلێمانی کە دەڵێت کورد دەبێت سیاسەتی خۆی بگۆڕێ لەگەڵ بەغدا هاوڕا لەگەڵ ئەو طبعا هاوڕامە دەبێت سەنگی خۆی وەرگێرە تەنها هەڵەیەکی کە کورد کردی زۆر بەڕەحم لەگەڵ عەرب خۆمان ئازانین یعنی زۆر جار بەبیری
قصي هتلر ده مع الريزم والشخص كان عرب كون كبراسي انسان ضو قصي هتلر ده كون كذا لي خرمان يونيا خوشتر حيوان يو عربش انسانيا ده به هالسوكي وطمان لقال عرب بغوري چونك عرب بس عربه يعني ما زانم بلا كاغا هیوادارم بۆ زمانەش قسە نەکەم بەرامبەر بە هیچ نەتەوەیەک بۆ ئەوەی نەبێتەوە بڵێ دەزانین بەیەک پێڵم بەقڵان دەزانم لەگەڵ ئاخلاقیاتی کورد ناگونجێ ئەو قسانە بەس یعنی گەهشت بە حدێک کە عەرەب بتوانێت لە پارلمان جوون بە قەومیەتی من بدات جوون بە دین و مەسخەبی من بدات ئەمن لێرە دانیشم بەس سەیریان بکەم کاکە ڕەحم تاکەی ئەم بەس ئەم یەک سیارم لە ئەندام پارلمانێکی ئەندامپارلمانەکانی لیستی کوردستانی هەیە لە بەغدا ئەدی لەوێ چ دەکەن ئەگەر بەس دەست بلندکردنە من سەفیەکی تدای ڕۆژانە چار جار دەستی بلند دەکەم. زۆر سپاس بۆ کاک ئەگەر لە زاخۆ بەڵە شێرزاد لە سلێمانی فەرموو کاک شێرزاد. کاک شوانی وارە باش. زۆر سپاس دەکەم یارت باش. من پێم وایە لە 100 ملیۆن نەک لە 100 جەنابی سەرۆک بەرزانی هاوچی بڕیارێکەیە بڕیارەکانی حەکیمانەیە. پێم وان نییە لەو پیاوە دڵسۆسر هەبێ بۆ کورد پێم وانێ لەو پیاوە کە جەنابی سەرۆک بەرزانیە ڕاستگۆتر هەبێ پێم وان نییە لە جەنابی سەرۆک زیاتر کەس هەبێ خەمخۆری شەیدان و ئەنفالکراوەکان و کیمیاباران و خەڵکی فەقیر و هەژار و بەسەنگ گەنجانەوە بێت و ئەمانە هەمووی شتێکە لەناو ڕۆحی جەنابی سەرۆک بەرزانیە هەیە پێم وایە هەرچی بڕیارێکەیە بڕیارەکانی حەکیمانەیە ئەم هەڵوێستەی جەنابی سەرۆکیش کە ئێستا هەڵوێستێکی ڕوونە بەرامبەر بەغداد حەز ئەکەم چ لایەنی ئۆپۆزیسیۆن چ لایەنەکانی کە هەمان بڕیاری سەرۆک بەرزانیان هەبێت چکە پێم وایە جەنابی سەرۆک بەرزانی بەڵێ زۆر بە کورتێک وەڵامان دەیتەوە پێت وایە هۆکاری قسەکەی یاسین مەجید چییە کە سەرکردەیەکی لیستی دەوڵەتی یاسایە کە دەڵێت بارزانی پارێزەری عەرەبە سوننەکانە لە دژی شیعەکان لە عێراق کاکەژیان بە کوردی مختصر ئەزانیی ئەوە عینەن سپەگ و مانگەشە وایە ئەوە وەکو سەگ وایە با بخۆی بۆڕێ با بەو زمانە قسە نەکەین کاک شێزاد هیوادارم بەوا قسە نەکەین پێت وایە ئەو قسەیە بۆ دەکرێت کە لە کاتێکدا باس لە دەستێوەردانی ئێران دەکرێت لە عێراق و بڕیاریش ئەمە بکرێت بە کارنامەیەک لە لوتکەی عەرەبیدا کە بڕیارە لە کۆتایی ئەم مانگەدا ساز بکرێت لە بەغدا من هاوڕێکانیشم پێش من قسەیان زۆر کرد من قەت لەو قەناعەتیان نیم کورد دۆسی ئینە عەرەب دۆسی کورد بێت عەرەب لە سەرەتایەوانە هەتاکو ئێستا دوژمنی کوردە و بۆشی بکرێ بە لە حەسە بۆی بکرێ لە هەمومان لە ناوەبات. بەڵێ سپاس بە پەیوەندەکەت باوکی عەلی لە هەولێر. فەرموو باوکی عەلی. سلااو ڕێز و حرمەت سلااوش بۆ بەرنامێت وە. زۆر سپاس دەکەم. ئاخافتنەوە پردۆشە عزیز لەگەڵ ئاخافتنە سەرۆکی هەرێمی مەکوود بێژێت تەسمیرکردنا هاشمی لە شەرەف و کەرامەتی کوردادانیە لە ئەخلاقی کوردە. بەڵێ ئەز بێژمە سەرۆکی هەرێم سیویەکی ئاب لە قیام و ئەخلاقی شەرەفی کوردایە یان هینانە سپایە داگیرکەری تورکال ساڵە 97 بۆ سەر شەرەف و کەرامەتی کوردان عادی نەڕژێمە بەحسە بوو 1982 مرۆڤێت کورد ئەنفۆر کردی نەڕژێمە بەحسێ فاشی بوو 8,000 مرۆڤێت بارزانی ئەنفار کردی 4 برایەت وی بوون داخوازی من ئەوە چیدی یاری بچارە نووسێک گەلێ کوردی نەکەن لە پەنایە خەبات و کێکۆشانێ چشتێکی دی هەیە عەز بێژم ئالۆ بەڵێ گوێمان لێتە باوکی عەلی دوونی سعات 4 مرۆیەکێت یۆنانی خەڵاتێکی پێشکەشی سەرۆکی هەرێمی کرد کو ئەو خەڵاتە بۆ دڵێکی شەهیدانە ئایا ئەو خەڵاتە شملێ دایکی شەهیدی سیویەک و ئاپش دکات یا شملێ دایکی شەهیدی ساڵە 97 بەداخەوە دیارە پەیوەندەکەی پشترا دەچینە لای شوان جەباری لە کەرکووک فەرموو کاک شوان زۆر سپاس دەکەم کاک شوان سەرچاو کاکە بۆ بەنسبەتە و تەوەرە ئێمە وەکو خەڵکی کەرکووک دەستخۆشی لە جەنابی سەرۆک بەرزانی دەکەین بەڕاستی هەڵوێستی جوانە بەڕاستی هەڵوێستیشی مەردانەی هەیە ئێمە نامانەیە وەکو عێراق یعنی هیچ لایەنێک بێتە ناو دەستی هیچ لایەنێک بێتە ناو خاشی عێراقەوە بەڕاستی جەنابی سەرۆکی هەرێم ئەوەی کە ناوێت دەستی هیچ وڵاتێک بێتە ناو خاش ئەیتەوێ هەرێمی کوردستان پاک بکاتەوە بەڕاستی بەنسبەت ئەو کێشەی تاڕق هاشمی ئەوەڵێت کێشەی کورد نییە بەڵام ئەو کێشەیە وەکو عادیلانە محکەمەی بکرێ یان عادیلانە بڕیاری دادگای لەسەر بدرێ چونکە ئەمە ئیسوە گەڵی شتێکی مەجازیە ئەوان لە خۆیانەوە بڵێن قەراری
قراری محکمەیان بۆ دەرکردو قەراری کردیان بۆی کردویتر ئێمە وەکو خەڵکی کەرکووک دەستخۆشی لە هەڵوێستی جنابی سەرۆکەکەین بۆ دەستخۆشی لەکەین یان خواردمێنە بۆ کەدی کورد و سپاسانەکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. عوسمان ڕەشید دەڵێت سڵاو داهاتووی هەرێم جیابوونەوەیە لە بەغدا و گرێبەستەکان بەردەوام ئەبن و داهاتیشی دیار نابێت دۆسەی هاشمی کاتکوشتنە چونکە سەری گەورەی تریش تێوە دەگرێ و لوتکەی عەرەبی ئەسڵەن لەم کاتەدا نەبوونی باشترەکە بڕیارێکی ئەرێنیان بێت بۆ گەلی سووریا. بەڵێ دەروێش لە هەولێر فەرموو کاک دەروێش. ئەو کاتتان باش؟ زۆر سپاس دەکەم کاک دەروێش. سپاس بۆ ئێوەش من سەتافەت تەئیدی قسەکانی باوچ عەلیەکەم لە هەولێر کە ئێستا پێش من کردی. دیارە پەیوەندیەکانی نێوان هەرێم و عێراق ئێستاوە نیە پێش ئەوەی بین بە هەرێمی کوردستان و ئەو تەجروبەیەمان بۆ دروست بێ ئەو پەیوەندیانە هەر هەبووە تا سیویەکی ئابمان شایەدا نەک هەر لەگەڵ هەولێرە لەگەڵ دووەلی ئەقلیمیە بەهێنانی تورکیا بۆ ناو دۆڵی خۆشناوەتی و ئێران بۆ پێنجوێن و سوارتا و بۆ حاجۆمەران و قەڵاز ئەوانە ئەو برادرێک کە ئەڵێ حەچیمانەیە بڕیارەکانی سەرۆکاتێک بەڵێ بڕیارەکانی دەستیوێکی ئاپ حەچیمانەیە و ئەو هەدیەکە وەریگرت ئەو هەدایانێکە وەریگرت مەدالیا و شتانێکە وەریگرت بە ئەوەی ئیتالیا سۆ هەمووی بە پارە کراوە هەمووی پارێک داجی شەهیدان کراوە بە خوێنی شەهیدان بەجێ هاتووە هیچ ڕەوای تیان نیە و زۆر سپاسانەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ باوکی یوسف لە سلێمانی فەرموو باوکی یوسف. کاکشوانە ئەم کاتت باش؟ زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. کاکشوانە گیان هیوادارم ئاسۆیە ناڕتی هەر گەشاوە بێ لە هەموو ماڵێکی کووردا بێ. بەزان بۆژگاریەک مەیە بۆ کاک شێرزان لە سلێمانی هەندێ وشەی درکان بەرامبەر مەسعود بەرزانی وتی شتی نەتەوەیەتی لە دڵایەتایە و هەندێ شتی وت زۆر خەڵکی بریندار کرد. ئەگەر شتی نەتەوەیەتی لە دڵایەتایە بۆ وانێ حەڤش باس ناکرێت یان 96 لەبێت کرد. بەڵێ باوکی یوسف قسەکانمان لەسەر پەیوەندیەکانی ئێستا حکوومەتی هەرێمە لەگەڵ بەغدا ئەگەر تێبینیت هەبێ لەسەرەوە. باوکی یوسف سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ باوکی باخان کە دوا پەیوەندیمانە لە پێنجوێنەوە فەرموو باوکی باخان. کاکە شوانە گیان مەرحەبا. زۆر سپاس دەکەم مەرحەبا. شاکر قوربان گیان. زۆر سپاس. گیان مەسەلەم تارق هاشمی ڕایکردنی تارق هاشمی بە سیناریۆیەک ئەزانێت. بەڵێ. سیناریۆیە لە بینی سنەکان و شیعەکانە چونکی تارق هاشمی لە بەغاوەکە هات خۆ بۆ سەردان ها وەکو سەیرانی ها بۆ کوردستان. بۆ یاخی بۆ بە دوژمنی شیعەکان من وەکو سیناریۆیەک و ئەم قسا وەکو سیناریۆی ئەزانم دژی کورد دژی هاوپەیمانی کوردستان دژی حکومەت یاریمی کوردستان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس بۆ باوکی باخان لە پێنجوێن. ئیدریس قەڵاتزێ دەڵێ من نازانم ئەبێت تاکەی ئێمە کورد خەریکی کێشەی بەغدا بین کە لە سەرەتاوە خەریکی کێشەی کورد و ناوچە داڕێنراوەکانەوە بین دەمێک بوو کێشەی کورد چارەسەر دەکرا. هەردی بورهان دەڵێت لێرەوە داوا لە هاشمی دەکەم وەکو هات دۆسەی 140 سنووری کوردستان و کەرکووکی لەگەڵ خۆی بهێنایە لەگەڵ داواتەکانی سەری ڕەش ئیمزای بکات چونکە کە ڕۆشنەوە قەڵەمەکەی مەرەکەبی تێدا نامێنێت. هەروەها توانە هەمەوەندی دەڵێت پێویستە سەرۆکی هەرێم کێشەی کورد و بەغدا چارەسەر بکە وەک کەرکووک. دوا تێبینی فەیسبوک کوڕی سلێمانی دەڵێت پرسیارێکم هەیە ئایا سەرۆکی هەرێم چۆن بێ پرسی پەرلەمانی کوردستان داڵدەی تارق هاشمی دەدات. سبێنێ بەردەوامی لەگەڵتانە شاد و بەختەوەڕن.